لە ساڵی 2017دا 4808 توش بوو بە نەخۆشی شێرپەنجە لە شارەکانی هەرێم تۆمار کراوە، بەڵام هێشتا ڕێژەکە لە هەرێمی کوردستان لە خوار ستانداردی جیهانیەوەیە و بە بەراورد بە ساڵی 2016 ئاماری توشبووان بۆ هەستێکی کەمتر دابەزیوە. لە ڕۆژی جیهانی شێرپەنجەدا لە سلێمانی ناوەندی دەستنیشانکردنی شێرپەنجە و نەخۆشیەکانی خوێنکرایەوە و ئەوەنگاوانەش خرانە ڕوو کە لە چەند ساڵی ڕابردوودا بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشیەکە گیراونەتە بەر. وەزیری تەندروستی حکومەتی هەرێم باس لە ڕێگەکانی خۆپاراستن لە شێرپەنجە دەکات. هاوڵاتیان بەکار بهێن یاخود هاوڵاتیان بەشێک بن لەوەی کە لە پێشگیریکردن لە نەخۆشی شێرپەنجە، بەوەی کە خواردنی تەندروست بخۆن، بەوەی کە لە کحول و لە جگەرە دوورکەونەوە، بەهۆی لە خواردنی لە قوتوکرا و دوورکەونەوە، بەهۆی لە خواردنی لە پێشە ئامادەکرا و دوورکەونەوە، بۆی ئێمە پێشگیری لە شێرپەنجە بکەین، واتە خۆمان پارێزین نەک چارەسەر بۆ شێرپەنجە. وەکو ئاماژەم پێدا هەرێمی کوردستان شوێنێکە لەو شوێنانەی کە نەشتەرگەری کە ژمارەی شێرپەنجە تێیدا لە ستاندەرە جیهانیەکان کەمترە. زۆر وڵات هەیە لە 300 کەس لە 100,000 کەس 300 کەس توشبووی هەیە. ئێمە خۆشبەختانە ئەم ساڵ لە 100,000 کەس 92 کەس توش بووە، نزیکەی 4800 حاڵەتە. بەهۆی قەیرانی داراییەوە لە چەند ساڵی ڕابردوودا حکومەت وەک پێویست نەیتوانیوە پاڵپشتی کەرتی تەندروستی بکات، بەڵام بەردەوام کەرتەکە لەلایەن کەسە دیارەکان و سەرمایەدارانەوە پشتیوانی کراوە. لە سلێمانی لە ڕۆژی جیهانی شێرپەنجەدا لە سەرئەرکی سەرمایەدارێکی شارەکە بەردی بناغی ناوەندێکی گەورەی چوارنۆمی بۆ چارەسەرکردنی توشبوانی شێرپەنجە و تالاسیمیا دانرا. ئەم پرۆژەیەم قەراردا و دەستم پێکردوی شەڵاو پشتیوانی خوای گەورە بە ئەرکێکی واجبی نیشتمانی و ئاینی و ئەخلاقی خۆمم زانیوە کە بەشدار بم لە ئەم حاڵەتەی توشبوانی شێرپەنجە منش بتوانم بم خزمەتە بچووکە کەمێ لە ئازارەکانیان کەمکەمەوانێ و بە ئەرکێکی خۆم زانیوە و داوا لەو کەسانەژەکەم کە توانایانەیە و ئیمکانیەتیان هەیە چی بتوانن یارمەتی ئەم نەخۆشانە بن شتێکی باشەکەن و خزمەتێکی گەورەیە بەگەل و نیشتمان و بە خەڵک و بە کۆمەڵگا. بەڕێوەبەری هەردوو نەخۆشخانەی هیوا و نانەکەلی لە سلێمانی و هەولێر بە ئومێدەوە باس لانگاوەکانی چارەسەرکردنی توشبوانی شێرپەنجە دەکەن. ساڵی 2007 نزیکەی زیاتر لە 2500 نەخۆشی نوێ تۆمار کراوە لە نەخۆشخانەکە، لەو ڕێژەیە 1970یان مناڵ بوون، ئەوانی تریان گەورن و لە توشبوش بە نەخۆشی شێرپەنجەی خوێن نزیکەی 570 نەخۆشمان هەبووە لە شاری سلێمانی. زۆرترین جۆری نەخۆشی شێرپەنجەی مەمکە، ئەمە ژوای کردو ئامارەکان جیاوازیە بێت لە بنیان ڕەگەزی نێرومێ لە مێ نزیکە لە 65 نەخۆشەکانمانە، بەڵام لە نێر لە 35 نەخۆشەکان پێک دەهێنێت. ڕۆژانە نزیکەی 400 نەخۆش سەردانی نەخۆشخانەکە دەکەن. ڕێژەی چاکبوونەوەمان نزیکە لە ستاندەرە جیهانیەکانەوە، ئەگەر بە شێوەیەکی گشتی وەریگرین دەکاتە نیوەی نەخۆشەکان چاک دەبنەوە، نیوەکەی تریان لەگەڵ نەخۆشیەکە دەچین. هیوایەک بدەینە ئەو نەخۆشانە کە ئیشاڵڵا ئەوانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە دەبن تەنیا ناچن بۆ مردن، ڕێژەی چاکبوونەوەشیان زۆرە. ئێمە وەکو شاری هەولێر سنتەری نانەکەلی لەگەڵ سنتەری ڕزگاری بۆ نەخۆشیەکانی شێرپەنجە لەگەڵ سنتەری چارە کە دەستنیشانکردنی شێرپەنجەی مەمکە لە نەخۆشخانەی نانەکەلی و ڕزگاری ئەم ساڵ نزیکەی 2800 نەخۆشی نوێ ڕیکۆرد کراوە کە نزیکەی 1000یان ئیدەرەوەی شارەکانی هەرێمی کوردستانن، ئەوانەی ئاوارانە هەندێک نەخۆش لە پارێزگەکانی تر دێم. ئێمە ڕۆژانە نزیکەی 250 کەس سەردانمان دەکا بە نەخۆشی کۆن و تازەکان، پشکنیان بۆ دەکرێت و چارەسەری تایبەتیان بۆ دەکرێت. 4 شوبات هەموو ساڵێک وەک ڕۆژی جیهانی شێرپەنجە دەستنیشان کراوە. ئاماری توشبوان بە نەخۆشیەکە لە هەرێمی کوردستان تا ئێستا زیاتر لە 10,000 کەسی تێپەڕاندووە و لە ساڵی 2017دا لە هەر 100,000 کەسێک 92 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە بوون. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.